ئێمە لە ڕێگەی کونێکی بچووکەوە نزیکی 2 سانتیم لە بنباڵی نەخۆشەکە دەچینە ناو سەنگی نەخۆشەکە کە پێشتر بە تەحسەدم دەکرا. سپاس بۆ خوا چەندین نەخۆشمان کردووە لە ئێستادا لە عێراق استفادێکی زۆر باشیان کردووە چکە ئازاری نابێ و نەخۆشەکە دوای 2 کاتژمێر هەڵدەستێتەوە. هەر گرێوەرەم و شێرپەنجە و کیسێک لە سنگی دابێ لای دەبین. ئەلبەتە ئەم کونە لە ڕێگەی ناوزۆرەوە کە چوینە ناو سەنگی هەروەکو لە ڤیدیۆکە دیارە زۆر بچووکە تەنها بەقەدەر پەنجەیەک دەبێت. ئێمە دواتر کە چوینە ناوەوەی سنگی و پیشانتان دەدەین کە گرەیەکە لەکوێیە. ئێستاوە لەو کونەوە کە 2 سانتیم کردمانەوە چوینە ناو سنگی سیرەکەین. ئەمە سیەکەیە، ئەوە سیەکەیە، سیەکەمانێ ناوەتە پێشەوە لە بەشی پشتەوەی لەسەر دەماری ئەم گرەی هەیە. ئەو گرەیە وەرەمێکی گەورەیە هەروەکو لە ڤیدیۆکە دیارە لەسەر دەمارە. پیاوێکی تەمەن 40 ساڵە. ئەو گرەیە زۆر جار لەسەر دەماری بڕبڕەکانی پشتیان دەماری نێوان پەراسۆکان دروست دەبن و لە نێوان تەمەنی 20 بۆ 40 ساڵ ئازارێکی زۆری لە سنگیدایە. خۆشبەختانە گرەیەکە ڕوونە پشت بەخوای گەورە ئێستا لە ڕێگەی ئەم ناوزۆرەوە گرەیەکەی بۆ لا دەبین و هیوادارین کە گرەیەکە گرەیەکی پاک بێت و شێرپەنجە نەبێت. دوایەوەی کە چوینە ناوەوە گرەیەکەمان سیر کرد کەوتۆتە لای ئەزایگەز شاخوێنێنەری ئەزایگەس و کلۆرە خوێنهێنەری ژوور و لەگەڵ شاخوێنبەری مل کە لە ناوەوە دەچێتە سەرەوە لەگەڵ هیقۆڵ لەوێەوە گرەیەکەمان لابرتووەمە شوێنی گرەیەکەیە. سوپاس بۆخوا هیچ نەزیفیەکمان نەبوو. ئێستا دای دەخینەوە و نەخۆشەکە دوای 2 ساعتی تر دەتوانێت بجوڵی پیاسە بکە نام بخوا هیچ مشکلی نابێ. بە 3 ڕۆژ لە نەخۆشخانە دەچێتە دەرێ. هیوای لە ساغی تەندروستی بۆ لای